دایە دوێنێشە چەند پارچە کاغەز لەسەر میزەکەی من بوو ئێستا نەماوە من خەوت بووم تۆ هاتبوو یە ژوورەکەی من هەر لە منداڵیتەوە ئەو کارم دەکرد شەوی دووسێ جاران سەردارم دەکردی میرزاڤەلیش سەردانی دەکردی شەوێک ئەم سەردانە زۆری پێچوو بە دزیەوە هاتمە پشت دەرگای ژوورەکەت دیتم دانیشتووە بەسەرتەوە خەریکە دەگریت وتم بۆ ئاوا دەکەی پیاوەکە وتیت دڵم لای غەیاسە تایرەخان زۆر ژنی چاکە بەڵام خەوەکەی زۆر قورسە کەس نییە شەوانە کاتێک بە غەیاس خەوتووە بچێ ئاگای لێ بێ وتم دەی بڕۆ بیهێنە بۆ ئێرە وتی لەگەڵ هالە سازی نایە وتم قەی ناکە منداڵنی تر وتی تۆ چی تۆش منداڵی ڕاستی دەکرد کاتێک ڤاغەیاس داهات بۆ ئێرە سەرنجی دەدا بزانم من چیم خۆش دەوێ لی دەدا ورد و خاشی دەکرد دوایش دەبوو بە شەڕمان پێداویستیەکان لەسەر کاغەز نووسی و خستمە ناو دوکانەوە بۆچی کارێکی واتە کردایە من خۆ بە نیوە چڵە جێم هێشت لەبەر ئەوەی نەمدەویست بینووسم ئەگەر نەتەویست بینووسی هەتا چاوت هەڵدێنە نەدەشوێ زگە لە کاغەزێک چی؟ نەمبیست ئەگەر نەتەویست بینووسی هەتا چاوت هەڵدێنە نەدەچوویە زگ پەڵە کاغەزێک تۆ بۆ هەتاکۆ ئێستا نەهاتووی بۆ گوندی ئێمە؟ کاتێدایە گەورەشم هاتە هەوێشخانەکەوە و دیتی کچەکەی پێداویستیەکانی بۆ پەڕینەوە لە پیاوانی بۆ دوو کەس پێچاوەتەوە تۆ دەزانی هەوێشخان چییە؟ هەمارێکە
کە لە دەست مشک و جڕوجانەوەر پارێزراوە. ئەو کاتانە خەڵکی گوندەکەمان نیسک و دانەوێڵە و هەرچی خواردەمەنی بوو لە ناو ئەوە ڕایان دەگرت. بەڵام ئەو کاتە پێیان دەگوت هەوێش خان. جابە پێداویستیەکانی شیرینیخانە چی؟ دایە گەورم ئەو ڕۆژە لە هەوێشخانەکەدا زانی کە کچەکەی بڕیاری خۆی داوە و لەگەڵ کوڕی ئاغا سابوونی بڕیوەتەوە. ئاغا سابوونی سەرەتا تەنیا ئاغا بوو. دوایی چوو لە کارگەی سابوونی ئینگلیزیەکاندا بوو بە شەریک و ئەو کاتە خەڵکیش پێیان دەگوت ئاغا سابوونی. دایکم دەیگوت ئاغا سابوونی خوانە ناسێکی بێوێنە بوو. لە زوڵم و زۆر و گەندەڵی و دزی لە خەڵک و فەلاقەی ڕایەتدا بەڵام کوڕێکی هەبوو وەکو تۆپی گۆڵ. جوانی و باشیەکانی خوا پێکەوە پێدا بوو. دایکم دەیگوت قورئانی بە دەنگی خۆش دەخوێندەوە و زۆر ڕقی لە ماڵی حەرام بوو، حەزی لە ڕزقی حەڵاڵ بوو. کاتێک هەنگاوی هەڵدێناوە لەسەر ئەرز ئاگای لێبوو کە ئەرز لەژێر پێیدا ئازار نەبیدن. دایکم ئەوانەی دەگوت بەشێکیشی باوکم گوتی. باوکم دەیگوت چیرۆکی نوح و کوڕەکەی بە پێچەوانە بوو. باوکی دایکم کەم ئەندام بوو. کەم ئەندام کە نەبوو. لە ژێردار و فەلاقەی ئاغا سابوونی وای لێ هات بوو. لەبەر ئەوەی کۆڵی نەدەدا بە زوڵمی ئاغا سابوونی. جا کوڕی سەدامی ئەو سەردەما ببوو بە عاشقی کچی ڕایەتێکی کەم ئەندام. کچەکە شەرمی دەکرد لە قاچە گۆجەکانی باوکی و کوڕەکەیش شەرمی دەکرد لە باوکە ئەشکەنجە چیەکەی. بەڵام باپیری باوکم ئاگای لە عاشقی ئەم دوانە بوو. لە ڕاستیدا ئەو بوو کە بار و بنەی بۆ دوو کەستێک نابوو لە هەوێشخانەکەدا، نەک کچەکەی. ئەو ڕۆژە باپیرە بە کچەکەی گوت خراپیەکانی باوکی ئەو کوڕەوە وای لەگەڵیان کرد بوو نەخەنە ئەسۆی عاشقی کوڕەکە. بارگینەکەی بەست بەداشقەوە و کچی سوار کرد و ڕۆیشتن هەتا گەیشتن بە کوڕی ئاغا سابوونی کە وادە و بەڵێنیاندا بوو. کاتێک دەگەناوێ ناتوانێت لە داشقەکە دابەزێ. کەوایە هەر لەوێ لەسەر داشقەکە ئەو دوانە لە یەک هەڵاڵ دەکات و دەستیان دەخاتە ناو دەستی یەک و دەگەڕێتەوە ناو گوندەکە. کارم نییە کاتێک دێتەوە بۆ گوند و ئاغا سابوونی پێی دەزانێ دەی کاتە چه فەرتەنەیەک. ئەم چیرۆکە لە بنەماڵەی ئێمەدا دەم بەدەم گەڕا و گەیی بە ئێستا و بە تۆ و ئەو لیستەی شیرینیخانە وا بۆ ئاهید نووسی بوو. من نەمنووسی پەشیوان بوومەوە. بەڵام بەیانی کوێیە سەروەختیەوە. بەیانی دەدنووسی. قەی چیەکە؟ تاوانی باوک خۆ بە ناوی کوڕ نانووسرێ. من چه دایکێکم وا نابێ ئاگام لە ئەڤینی کچەکەم بێ. وای دابنێ کوڕی ئاغا سابوونیە. باوکی مامۆستایە نە ئاغا سابوونی. کاتێک منی تر کاکڤەلیم نییە سەبەب کارەکەی بۆ من دەبێتە ئاغا سابوونی. باوکەکە پیاوی کوشت و لەبەند کرا، هیچ پەیوەندیەکیشی بە ئەڤینی ئێوەوە نییە. ئەمەش وەڵامی قسەی خەڵک و ئەو غەیاسەی وا ڕۆژێک دێتەوە. دەکرێ باوکی ئەو لە بەندی خانە بێ و من بووکی ئەو ماڵە بم. ناکرێ؟ نابێ کەوایە لێی گەڕێ و بڕۆ دەڕابەی دوکانەکە داکێشە. دەستەکان خۆش بێت. میگرەوە ئەوەشتە دەی برا
برا سلام خاتون سڵاو خاوەن دوکانەوەی دانیشتۆکتی لەمە دوکانەکە داخە منیژی تۆ فێ قاسم وت دایمە دەکەکە دەڵێم دای خان بەردەسەکان دەڵێن چی؟ دەڵێن فت داناخرێ حاڵتان باشە باشن بە قوربان ئەم جارە ئیتر مەم بە بۆ دوکانەکەی ترتان بە قوربان ئێرە هەم باشترە و هەم نزیکترە هەین لە خممەتان هی ئەمانە دەڵێ قەرزی باوکیان لە من دەوێتەوە هەرزی باوکیان ناوێ بەڵام پستە دەخۆی تووکڵەکەی مەخە سەر ئەرز فەرموو هەرمە مابوو توشم فێرکەی ئەو کەسانەشت دەخۆن و زبڵەکەی فڕای دەدەنە سەر ئەرز شیاوی ئەوە نیشتیان فێرکەی هەر شتیش فێر ناوی ها هەر تۆ مابوو شتێکم بەس فێرکەی سەیتر کاکا شەرمت بێ باو ئێوە دەبێت شەرمتان هەبێ لەو کاتەوە من هاتووەتە ئێرە ئاو کابرایە ئامە باوای بانکەکەی سوڕان هەتا بە لە من نەدات ئامە لە خەی لە خاتمدا ئاو کابرایوە باوکی لێ نەخۆشخانە جەڵتە لیداوە کۆتەکەی من دەگرێ و فڕێمەداتە خاتون پارەی من چی دێت کێ جەڵتە لێی داوە کە ئاهی خەریک لەگەڵم بیادەم خۆتی کێ جەڵتە لێی داوە کە ئاهی خەریکێری وەکو تۆ پیگوڵ هەڵ سوڕێنێ بۆ من دەڵێم کێ جەڵتە لێی داوە باوکی ئاهی لە دیندارەوە تەلەفۆنیا بۆکەوتیان جەڵدە لەی داوا بردویانە بۆ نەخۆشخانە لە بەندیخانەوە مەگە خاتون نەهاتوی ئێرە چۆڵکەی من مشتریم بۆ هێناوە کە بە چاک و خراپەوە بیدەم بەکرێ پارەی کەلوبەلەکانی تۆش بدەم تۆ دەزانی چی خاتون ئەمە کاری تۆ نییە خاتون لەگەڵ تۆمە مەگە ناتوی ئێرە چۆڵکەی خاتون پارەی منت لەبیر نەچی بۆ خەم دەدەمێ خاتم دایمەخە دەی من چی بکەم کچی کاکەوەلی سەیێت بەڵێ کڵەڵەکانی دوکان بدە بەم بەڕێزە
خوا ڕەحمان پێ بکە ڕۆنە حاڵی باش نییە خوا ڕەحمان پێ بکە یاوار چلو هەشت ڕۆژە کارم بووە سەردانی مرد و شۆرخانە و پزیشکی داد و دیتنی تەر بوو دیتنی قوربانی ڕووداوی هاتوچێ کە بڵێ قیاس بێیانە تۆ بڵێ زیندوو بێیانە من خۆ نازانم قیاسەیانە تەلەیفۆنیان کرد وتیان وەرە بزانە ئەمە وا مرۆقی پچراوە قیاسی تۆیە یان نا قیاس نەبوو خۆ ئەوەی وابینیت قیاس نەبوو خۆ شکر بکەم من نازانم شکری خوا بکەم کە قیاس نەبوو یان لە خوام ببێ خۆزکە قیاس وایە هەتا من ئەرخەیان بم کە زیندوو لەسەر جێگایە ئاوات بخوازم ئاواتی هەستانی بخوازم یاخلا ڕۆدڕەش بێ کچە ڕۆدڕەش بێ بۆ ئەو تەلەیفۆنی کردت تاهێرە خانم دانیشە حاڵەخان بۆ چۆ چوو؟ تۆ کیەی؟ ئاهی ئەمیرعەلی ئەمیرعەلی ناوم نییە شۆرەتمە
حوسێن دکتۆرت بۆ بانکە دەرمانی دەردی من غەیاسە ئەوەم بێنە کوڕی کوڕی سەلمانی ئەمیرە عەلی کوڕی بکوژی کاکوەلی تۆ کەی وانەدی و نەناسی باوکی منت کرد بە بکوژ من یەکێکم کە ون بوو یەکەم هەیە قەیاس بۆچی دوکانەکەت دایەوە دەرگاکە بەردە کوڕی چاک حاڵم باش بۆچی نییە هاتبووی بۆ ئێرە دەرگاکە بەردە وەڵام بدەوە دەرگاکە بەردە لە من تووڕەیا باوکم هەردووکتان باوکم لەو بەندیخانەیەدا دەمرێ هاتی بۆ دوکان بە دۆری منەوە بی هەتا باوکت ئازاد بێ یان من ببمەژنت کێشەی چییە بڵێم هەردووکیان کێشەکەی دایکمە کێشەکەی غیاسە کێشەکەی ئەو خاتوونەیە ئەو خاتوونە بڵێ تەواوە تەواوە باوکم لە زیندان بەردەبێ بە هەمووشیان بڵێن تەواوە لای تۆش تەواوە لەسەر جادە خۆوە دوات نەکەوتوم لەگەڵ دایکم دەمێ بێن بۆ خوازبێنیت ئەتۆ بڵێ تەواوە هەموو دەڵێن تەواوە ئەمن دەتوانم تەواوی کەم ئەتۆ تەواوی دەکەی پێم بڵێ بزانم تۆ پێت وایە ئەمە ئاشە بەم ئاوەوە دەسوورێ بسوورە تۆ لەگەڵم دای لەگەڵتدا شکر حاجی خانم حاڵە کوتی جەنابەت بڵێ تەواوە تەواوە باوکمی تر ناچێتەوە بۆ بەندیخانە وایە؟ ئەم حالەیە کچی کاکوەلیە بەڵام شەرت نییە منداڵ لە دایک و باوکی خۆی بچێ بەڵام غەیاس لە باوکی دەچێ
کاگوەلی مابایە ڕەزایەتی دەدا دیومە بۆیە وا دەڵێ ڕازێک ئەگەر ئاشکران نەبێ ڕازە بەڵام ئەگەر خێرێک لە ئاشکرا بوونیدا هەبێ وا باشە ئاشکرای بکەینەوە دایکی غەیاز لەسەر زگ چوو خەتای دوکتور بوو دوکتورەکەی کێ بوو؟ خوشکی کاغەفار ئاوەڵ زاوای کاگوەلی خوالێ خۆش بوو کاگوەلی ڕەزایەتیدا بەڵام قەتی بە قیاس نەکوت هۆکاری مردنی دایکی خوشکی غەفارە کاگوەلی ڕەزایەتیدا دیومە بۆیە وا دەڵێم قیاس کە گەڕایەوە لی گەڕێن بۆ من باوکت فری و کاری نەدەکرد بەڵام تۆ وەک باوکت ناچی ئەم داخومە خابەنە بۆ سەرجەم ژیانت پڕ بە پێستە دای زیوەر بۆکوێ؟ خەریکم دەشمە ماڵە و خاڵی خۆش بووە ماڵی کاگوەلی؟ کێ دەڵە جارێکی دیکە جەڵتە لێ نادات دەم هەوێ بڕۆم لەیان پاڕێمەوە دایکی من بچێ بپاڕێتەوە قەت شتی وا ناوێ ئەگەر من بۆ مێردەکەم نەپارێمەوە ئەی بۆ کێ پاڕێمەوە وە دوام مەکەوە دەم هەوێ نەگەڵ ژنان قسام بکەم بەڵێ بە چاوان
فەرموون. سڵاوە. لەگەڵ دایکت قسەم کرد. هالەش سەبارەت بە ڕازەکەی کاکڤەلیڤە تاهێرەخان وتبووی قسەی کرد. ئیدی ئێستا نازانم هالە لایەنی کێ دەگرێ. کاکڤەلی دایمە لە پشت من بوو. جار جار دەیگوت ئەنوشە قسەکەت حەق نییە ها، بەڵام من دیسان لە پشتم. دەیگوت تایبەتمەندی عەشق لایەنگریە. ئاغەڤەلی زۆر دڵاوا بوو. دایمە دڵی چاکتر بوو لە من. کە شەرمان دەبوو نەدەگەی بە دوو ڕۆژ دەهات بۆ ئاشتی. دایمە چاوم لێ دەکرد. دەڕۆی بەڕێدا چاوم لێ دەکرد. نانی دەخوارد چاوم لێ دەکرد. بۆڵەی دەکرد پێدەکەنی تووڕە دەبوو ئارام دەبوو چاوم لێ دەکرد. هەتا باوکی تۆ مێردی دایکت ئەم دیمەنەی لە من ئەستان. ئێستا بەس یەک دیمەنم ماوە، هالەم هەیە. دەڕوا بە ڕێگادا چاوی لێ دەکەم، نان دەخوا چاوی لێ دەکەم، زیز دەبێ چاوی لێ دەکەم، پێدەکەنێ بۆڵە دەکا هێور دەبێتەوە چاوی لێ دەکەم. ئێستش دڵی داوە بە تۆ کە کوڕی بکوژی باوکی. خانم تەنیا من قسە دەکەم لەبەر ئەوەی من ئازیەتی بارم، لەبەر ئەوەی منم بە ئاغەڤەلیم لە کیس چووە، چون من تەنیام. قبوڵە کە هالە ببێتە ژنت، قبوڵە لەبەر ئەوەی بەم شەوەی جومعەیە ئاغەڤەلی دڵی شاد دەبێ و دڵی منی ئازیەتی باری شاد دەبێت، لەبەر ئەوەی من دوایی ئیتر بیر لە خۆم ناکەمەوە ئەگەر منداڵەکەم سەروبەر بگرێ. دەمێنێتەوە من و بەهادر و داخی ئاغەڤەلی کە لە هەموو ژیانمدا لەگەڵمە. ئەوەندە لە بەندی خانە باوکت دەمێنێتەوە هەتا بڕزێ. تۆ و هالەش دەبنە ژن و مێرد. تۆ دانیشە. من و تۆ هەردووکمان لەم داخەدا هاوبەشین. من دوور لە ئاغەڤەلی و تۆ دوور لە سەلمانەکەت. ئەمە بۆ هەتایە بەردەوام دەمێنێ. کەوایە مەهێڵێ بۆ هەتایە دڵی کوڕەکەت بشکێ. کوڕەکەت لێرە دڵی داناوە. دایکی نا؟ دایکیەتی بۆ بکە. لەسەر مێردەکەت لەگەڵ من بە شەڕ بێ، هاوار بکە، قسەی خراپم پێ بڵێ. بەڵام بۆ ئاهیەکەت دایکیەتی بکە. لەبەر ئەوەی من خەریکم بۆ هالە دایکیەتی دەکەم. دایک و باوک شەو و ڕۆژ خەریکی هەڵاتن و کار دەکەن، ژیان بەڕێوە دەبەن. لەبەر چی؟ لەبەر ئەوەی منداڵەکانیان بگەێنن بە جێگایە. ئەم دوانە بۆ یەک ساز کراون. ئیتر خۆت دەزانی خاتوون. ویستت بگەڕێیتەوە؟ لەگەڵ کوڕەکەت بۆ خوازبێنی وەرەوە بۆ ئێرە.
هەرچیت دەوێ بیڵێ بیڵێ بەس ئاگات لێبێت دڵی دایکت نەشکێنی دایکت پیاوەکەی لەدەست چووە دڵبریندارە بیکوژێنەوە کارێکمان نییە لێرە بمێنینەوە وتم بیکوژێنەوە قسەکانی ڕق بوو بەڵام ڕاست بوو دەی با ڕاست بێ تۆ ئەوەندە لە عیشقی ئەم کچەدا کوڵاوی کە هیچت بە من نەکوت لەبەرەوەی داخی باوکم بەقووەتر بوو بەخوات نابێ زیوەرخان دایکە جوانەکەم خەریکە کوڕەکەی تۆمەتبار دەکات بە فەرامۆشی عاشق ناهێڵە بیر لە باوکم بکەمەوە عشق بە باوکت ناهێڵە خۆشت بەخۆتەوە بێ ئەمن چووکەی تۆ باوکمم چۆن خۆم ببینم خولێک بە خولێک من و باوکت ژیان و کاتی خۆمان داناوە هەتا تۆ بووی بە ئاهی بووی بە پیاوێکی تەواو من خۆ فێری پلاندان و ئەم شتانە نیم فێری حساب کتێبیش نیم بەڵام ئاوا بکەین و ئاوا نەکەین ئەو کار بکەین و کار نەکەین هەتا باوکت ئازاد بێ بمرم بۆ ئەو فرمێسکانەدا بەخوا کوڕەکەم ئەم فرمێسکە بۆ شکرەکە ئاوا کوڕێکی بەوە فام هەیە ئێستاش عاشق بۆ ئەو کوڕم لەم هەموو ئاژاوەیەدا چه هەواڵێک باشتر لەمەکە دەچمە ژوورێ بۆ خوازبێنی ئەمن لەگەڵت نیمدا هەتا باوکم نەبێ من نیم من ئێستا بێن بۆ خوازبێنی و باوکم لە سوچی بەندیخانەدا بێ لەمەوە بەدەست چۆن سرم بەرز بکەمەوە مەش و دایەزی وەرنایەم من ئەگەر بێ مشکلۆزمەی خۆم دەبم دەڵێم مەڕۆ چوومە لای باوکت لە بیرم بێ بڵام سەلمان نەمردم و بینیم ئاهی بەسەرمدا گوڕاندی بمبورە هەڵم کرد کاری دروست بکە کاری دروست ئەوە نییە کە بچی بۆ خوازبێنی کەوایە من چەندە دایکێکی خراپم کە خەریکە منداڵەکەم هەندەدەم بۆ کاری خراپ مبارەکە